الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، گەیشتنە بابەتی دۆستایەتی و هاوڕێتی باس لەوە بووین. چەند خاڵێکمان لە خزمەتی جەنابتانە باسمان کرد، ئەچینە سەر تەواوکەری ئەم بابەتە ئینشاءالله. خاڵێکی تر لەو خاڵانە، بەڵام بە کورتی ئەچینە سەر خاڵەکان لە خزمەتی ئێوەدا. وتمانگیری لەگەڵ عەقلیدا ئینسان، و دووەمیانش ئەوە بوو باستی ڕۆژبەرزیمان کرد. سێمیان هاتینە سەری لەورا ڕاوستاین. ئەوش ئەوەیە دینپاکی، باوەڕپاکی، واتە کەسێ برادەرت بێ دینی پاک بێ، دیندار بێ، لە ناو دینداریەکەشدا دینێکی جوانی هەبێ، باوەڕێکی پوختەی هەبێ، باوەڕێکی چاک و باشی هەبێ. ئەمش گرنگە ئەم دوانە لەگەڵیا بێ. یعنی ئینسانی موسڵمان حەیفە برادەری کەسێ بکا ڕوو لە خوا نەبێ. ئینسانی باوەڕدار حەیفە برادەری کەسێ بکا بێ باوەڕ بێ. نابێت تۆ خۆت بخەڵەتێنی بڵی وەڵای پیاوێکی چاک. ئەگە کەسێ موسڵمان نەبێ و کەسێک باوەڕی بەخوا نەبێ، وەفای نەبێ بەرامبەر دروستکراوەکەی کە دروستی کردووە، ئەبێت چی چاکی بکا لەگەڵ تووە؟ بەتاکی چاک نابێ لەگەڵ تووە. ئەو چاکەکەش موەقەتە، لا مەسلحەتە کە ئیلا شتێکە لەگەڵ تووە هەیەی. چونکە پەروەردگار لە قورئانە تەماشای قورئان بکەین، فەرمێ وەصبر نەفسەکە مع الذین یدعون ربهم بالغداة والعشی یوریدون وجهه. پەروەردگار کاتێ ڕوومان لێ کات پێمان دەڵێ خۆتان بگرن لەوانەی کە بەیانیان وێواران یان وازێنان لەو خراپانەی کە ئینسان ئەنجامی نەدا لەگەڵ ئەو کەسانەدا. کەواتە قورئانی پیرۆز ئاماژە بەوە دەکا کە ئێمە لەگەڵ کەسانێکێ بەبین زیکری بەیانیان وێواران دەکەن، واتە یادی خوا دەکەن. لەگەڵ کەسانێکشان نەبین دوو لە ڕخوا بن، خوایان لە فکر نەبێ، نەعوذ بالله، دوو لە ڕێگای ئیسلام بن. ئەمە ئەگەر وابێ ئیسفادەی نییە، تۆ ئیسفادە ناکەی لە پاڵیدا. چۆن ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر دۆستێکی دین پاکت هەبێ لە خوا ترس بێ، واتە ئەگە کەسێکت هەبێ دینی پاک بێ برادەرت بێ، ئەوە باشترە و تام و چێژی لەوە باشترە سەدەهان هاوڕێت بێ بێدین بێ. یعنی کەسێکی باش و چاک لە هەزاران باشترە. ئەمجا فەرمێتش ئەگەر بە تەنیاش بم، یعنی کەس برادرم نەبێ، کەس دۆستم نەبێ، و چاوم لەوەیە کە خۆم بە تەنیام لەگەڵ دینەکەی خۆمدا ئەتوانم خۆم پارێزم، بەڵام بێدینێک لەگەڵ ما بێ احتیمالەن تووشی خراپەم بکە. چونکە زۆر گرنگە موسڵمان زەیسە کەسی وا هەیە زۆر چاکە، ئینسانێکی باش ڕێک، بەڵام بە بۆنەی ئەوەی برادەری کۆمەڵی خەڵکەکە سوبحان الله خراپ بوو. چونکە ئێمە باسمان کرد لە دوێنێ ئینسان ها لەسەر دینی برادەرەکەی. تو ئەگەر چاک بیت کەسێ خراپ برادرت بێت، دۆستێک کەسێ ماڵێ، یەواش ئەوش تەسیری تیاکە ئەگەر تۆ تەسیری لێ نەکەی. ئەبێ وریابین ئێمە لە کۆمەڵگای ئەمڕۆدا هەموو کەسێ ئەهلی ئەوە نییە بیکەیتە دۆستی خۆت، هەموو کەسێک ئەهلی ئەوە نییە تەنانەت بیکەیتە ڕەفیقی ماڵت، خێزانت، کچەکانت، کوڕەکانت. ئەبێ وریابیت. ئەوانەی بە تایبەتی دنیا پەرستن، ئەوانە بەکەڵک نایە، ئەوە نان لەگەڵ تا تۆیان خۆشگەرەکە تا مەسلحەتی دنیا، دوایەوە نەخێر. ئەبێ وریابین. چوارەمیان خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە ئینسان ئەبێ بەوە بێ کە ئەم پیاو چاکە ئەفەرمێ خۆی پارێزێ لە چەند کۆمەڵی خەڵک، واتە هاوڕێتی و دۆستایەتی بکا لە دنیادا، بۆ ئەوە بێ کە لەگەڵ دنیادا بەیەکۆ بوون. ئەوش ئەم پیاوە فەرمی خەڵک ئەڵێ پۆڵێن بکەی، پۆلێنی خەڵکی. خۆت بپارێزە لە سێ دۆست.
لە سێ جۆر خەڵک ئەوانە زۆر ئەو کەسانەی کە زۆر بێئاگان لە خوا ئەوانە بە عەمەلی هیچ نایەن خەڵکێکمانەیە ئیسە ڕەمەزان بێ ڕەمەزان نەیە نە ڕۆژی ئەزانێت چییە نە مزگەوت ئەزانێت چییە فەقیر چییە هەژار چییە ئەوانە بە کەڵکی هیچ نایەن حەتا ئەو خەڵکانە خوایان لە فکر نەبێ هەژار و نەدار و لێ قەوماوە ئەمە کەسیان لە فکر نەبێت تۆیان حە لە فکر نییە تۆ قەت دایم و سەعات وریابین ئەبێ کەسانێک ئەم کەسانە کە بێئاگان لە خوای گەورە ئەبێ ئێمە دوورکەوین ولیان یان ئەوەی چاکیان بکەین یان ئەوەی چاک نەبوو دوورکردن باشترە دووەمیان ئەوەیە ئەو قورئان خوێنانەی ئەو زانایانەی دایم و سەعات چی ئەکەن دایم و سەعات وا دەکەن کە خەڵک ڕازی بێ وا دەکەن کە سوڵتە ڕازی بێ ئەمش ئەوانە باش نین ئەوانش چونکە خەتەرە ئایسا مەلای وایە بینی دێتە سەر شاشە بەس بۆی قسەی بکات چوار کەس بێژە دەسەکانە خۆش بێ و وەرەقەیەکی بۆ بکەن و لە وەزارەتێکە و بارەکەڵڵا و دەستخۆشیێکی لێ بکەن ئامادەیە دینەکەی خۆی بفرۆشێ دینەکەی خۆی بفرۆشێ تەبیعیە زۆر ئاساییە لای ئەمانە بە کەڵکی چی دێن ئەمانە بەس سەر لە خەڵک تێکەدەن غەیری ئەوەی چیان پێنێ بەڕاستی هەندێک فتوای سەمەرە و ئەنوا هەشتاڵەدەن ئەبێ وریابین ئەمانە بەس بۆ ئەوەیە کە چی بکەن قسەیە بکەن دەسەڵاتدارەکان ڕازی بن چونکە عولەمایان دوو بەشن کۆمەڵێکیان هەن قسەی حەقەکەن دایم و سەعات لەسەر ئەو قسە حەقانە تۆڵە باد شێدن خەڵکانێکشی هێنا ڕۆژ بە ڕۆژ لەو پایان بەرزە بێتەوە و سێرەکەی بەس بۆەوەی مەسلحەتی دنیایان دەستکەوێت ئەمە خەتەرە ئەبێ وریابین نە ئەمەیان بکەو نە ئەمیانش تۆ ئەتوانی ئەو دینە جوانە بە جوانی بەڕێکی بدە پێویست ناکات تۆ دینی خۆت بفرۆشی بۆ خەڵکی تر سێمیانش ئەوەیە ئەو کەسانن بە ناوی ئەوەیە کە لە خواوە نێزگە بن ئیشەکانیان گیاڕە گیار ئەنی مطابقی قورئان نییە مطابقی سنت نییە وا دەزانن ئەوان وازانن چاکشەکەن بەڵام ئەبێ وریای ئەم کۆمەڵ خەڵکەش بین ئەگەر بە اعتقادەوە بێ خەتەرە بە اعتقاد یعنی بە بیر و باوەڕ بێ خەتەرە چونکە ئێستا ناشکوری خوان و ئەم زەمانە وای لێ هاتووە ئەنواع و ئەشکاڵ هەیە وریانە بیت لێ تێکەچێ دینتش لێ تێکەچێ ڕێگا ڕاستەکەتش لێ ون ئەبێ چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام 72 فێرقە حتا 72 کەس دێن هەرێکی بەلایەکە عیبە ئەبێت تۆ وریابی لەسەر خۆت دینەکەت بە جوانی شارەزابیت بۆ ئەوەی نەکەویتە ناو دوای ڕێگایەک بەلایەکی ترا بڕۆی واش بزانی ئەم ڕێگایە ڕێگای خوایە ئەوە خەتەر ئەبێ وریابی سەکۆ زۆرەیە ئەو نەوعانە هەیە وا دەزای ئیسە بوون و سێرکە خەڵکانێکەی قورئانی لای ئێمە کەمە قورئانی ئیمانیان بەس بە قورئانێ ئیمانیان بە حەدیث نییە خۆیانش لە من و تۆ بە دیندارتر ئەزانن بە چاکترش ئەزانن بە ناوی دین شۆ قسەکە کۆمەڵی ترمانە ئیمانی بەس بە حەدیثە اعتیماد ناکاتە سەر قورئان کۆمەڵی ترمانەیەژە کاکە بەس قورئان و سونەت عولەما کێیە منم عولەما کێیە خۆی لێ گۆڕاوە وازانێ خۆی شتە نەکبەتی ئەمانە گشتی نەکبەتیە ئومەت تووشی هاتووە بۆی ئەو خەڵکە ئاوە پەرتەوازەیە ئەبێ وریابین لە سنووریەکە باوەڕمان بە قورئان بێ باوەڕمان بە فەرمایشتش بێ باوەڕمان بە زانا و دانا و حەکیمانش بێ ئەمانش چونکە ئەمان مفەسیری ئەو قورئانن و ئەماننش کە شیکردنەوەی فەرمایشتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەمانە بێ ئێمە سەرمان لێ تێکەچێت ئەبێ وریابین شتەکان دەستی هەندێک شتێ دەستی لێ نەدەین باشە دەستی لێ دین تێکەچێت خراپە بێ ئێستا زۆر جار خەڵک دێژە بەخوا ئەم تەقویمە بە کەڵکی ئێمە نایە و بڕوات هەبێ ئەم تەقویمە یەک فەرزیلا بدە ئومەت کۆ بێتەوە ناتوانێت کاتێدانا کێ بە کێ ڕازی هەرێکی بۆ خۆی قسەیەک ڕازیە بینێمە هەنا ئەم مزگەوتە ناتوانین تەقویمە دانین بۆیە بیتێ لە باوا بڕوا چونکە فیتنەکە گەورەترە بێ با ئێمە شتێ نەکەین فیتنەیە بنین و بینە سەبەبی فیتنە بۆ خەڵک
ئەمە گرینگە چۆ ئەم دینە جوانەمان تووە وریابە خەڵک مەتۆرێنێ لە دین بۆ بۆنەی تۆوە هاوەگە سەحاباتە مزگەوت نوێژبیانی بە جەماعەت ناکرد چوو لای پێغەمبەری خوا و تێی پێغەمبەری خوا من کاسبیەکەم معیشەتی ژیانم وایە ئەگە بچم بۆ مزگەوتە نوێژ بکەم کاسبیەکەم لەدەستە چێ چونکە منە درێژەی پێدا من ناتوانم کاسبەکە بکەم پێغەمبەری خوش سەحابەکەی بان کردوتی کاکە تۆ بۆ ئەبیتە مای ئەوەی کە خەڵک لە نوێژ ڕاکە هیستە خەڵکێکەیە خەڵک تاوەنا لە نوێژی تەراویحە سونەتە ئەم پیاوەگە بیکە خێرێدا نەیکا گونەحبار ناوێت تۆ واجب لەسەری فەرز مەکە خەڵک شانی چەنی هەڵەگرێ وا بیکە بۆی ئەمە دینە کابراگە نەیکا گونەحبار ناوێت کابرا ئەگە لە ماڵ خۆیان بیکە تەبیعیە خێرێگا مەدام ئەو هاتووە ئامادەیە بێت بۆ مزگەوت لە پشتووە ڕاوەستێ دەی تۆش مراعاتی ئەو خەڵکە بکە کاکە جمعە و جەماعەتە دێت خەڵکا بە ڕۆژوو هیلاکە لە بەیانوە لە کاسبی خۆک مەلا خوا پێداوە نییە بخۆی لە بەردەم سبلدا دانیشێت تایوانە خەڵکێکەیە ڕائەکا فەقیرە ها لە دایرە مۆزەفە ئیشە کاسبیەکە هیلاکە پشتی تەواو نییە نەخۆشە تۆ یەک سەعات خودبەی بۆ مەدە تۆ یەک سەعات چێڵی لەگە خەڵکا کاکە تو خۆت جێبەجێ یەکەم سەعاتە نەوەڵ ئەیتر چێڵێ بە خەڵک بابە یەک شتێک ماقل لەوە دەل شتێکی کەم بەڵام ئیسفادەیەکی زۆر چونکە شانی ئێمە ئەوە ئەگرێت و بێژی وەک سەحابە بەخوا هەموومان کۆ بکەرەوە ناگەینە ڕبعێک سەحابەیە نەک سەحابە ڕبعێ ناکرێ ئەوەی ئەوان کردیانە من و تۆ ناتوانین بیکەین ئەیتر دەسەڵات نییە بۆیە ئەبێ ئێمە وریابین ئەم دینە جوانە چی جوانە چی شیرینیەکە فکرکەینەوە چی ئاوا خەڵک ڕائەکێشێ بۆ جمعە و جەماعەت و مزگەوت و خەڵک پێی خۆشە ئەبێ ئێمە ئەمانە بکەین فکرکەینەوە چی باشە بۆ ئەوەی خەڵک ڕاکێشین بەرەو خواپەرستی بەرەو عیبادەت بەرەو مزگەوت بەرەو ڕووبەخوا بەرەو لای خەڵکی چاک بەرەو لای پیاوی چاک بەرەو مەجلیسی چاک ئەمانە گرنگە لەگەڵ ئەمە ئەبێ وریابین تایدا بۆیە ئەم پیاوە ئەم سیانە باسەکە زۆر جار ئێمە بەداخەوە بینی ئەم شتانە بێتە جێگای ئەوەی کەوا خەڵکان ڕائەکەن لە ئیسلام یان لە دین عومەری کوڕی خەتاب ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ ئەڵێ دوای ئەوەی کە موسڵمان بووم هیچ نیعمەتێک لام چاکتر و باشتر نییە کە ئەوەی بێتە هاوڕێیەکی چاک و باش لەگەڵما یان گەورەترین نیعمەتە هاوڕێیە ئەگەر هاوڕێکەم دەستکەوێت چاک و باش بێ بەڵام ئەگەر نەبێ زەررم لێدا خراپترین هاوڕێیە چونکە ئەنجامی نادا خاڵێکی تر لەو خاڵانە دڵسۆزی و وەفاداری ئەبێ ئەمە زۆر گرنگە چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من رد عن عرض أخيه رد الله عن وجه النار يوم القيامة هەر کەسێ داکۆکی بکات لە برای موسڵمانێکی لە هەر کوێ بێ لە دنیادا خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئاگری دۆزەخی لێ دوور ئەخاتەوە ئەمە گرنگە موسڵمانە خۆشەویستە ئێستا ئێمە هەموومان براین ناکرێ ئێستا من باس کەسێک لێرە دانیشتم بە غیبەتی خەڵک کەم بۆیەوە ناکرێ ئێمە بچینە دەشتەوە لەگەڵ کا حاجیە باسی مامۆستا فڵان بکەین باسی فڵان بکەین با ڕووبەڕوو بین هەرچیت هەیە لە دڵا بێ ڕێک پێم بڵێ پێتەڵێن بەو بێژە بەم بێژە لە پاشملە خۆت گونەحبار مەکە یەک قسە بکەی دووشتە هەر بڵێ کە حاجی فڵان وایە دووشتە ئیمما ئەوەی غەیبەتە غەیبەتش ئەو کەسانە غەیبەتکەن لە قیامەتا گۆشتی مردارە بوو ئەخۆن بە نەسی قورئان یان ئەوەیە بوختانە کرد بۆم زەلام هەردی لە یەکتری قوربەسەری و نەتبەتی ترە بۆ ماڵی خۆتە ڕمێنی کەی پێویستەکە شتێکە بینم وەڕم وەڵڵاهی دڵم ئەماری کەس نییە پیاوێکی بەڕێزەیە زۆر جار بە من ئەڵێ حەز ناکەم ناوی بڵێم لەوی گێشی لێ بێستە هەڵێ دڵم ئەماری کەس نییە هەرچی بێ پێم ئەڵێ من زۆر پێم خۆشە کاتێ پێم ئەڵێ خوا شایەتە وەک ئەوەی هەدێم پێدێ بەس تو ناخۆشە تۆ بڕۆی لە پاشملە قسە بکەی جوان نییە ئێمە گشتمان موسڵمانین گشتمان ئەهلی دینین توشمان دڕوو لە خوین ناکری ئەم عادەتانە ترکەین باشە نەمێنە ناومانە ڕووبەڕوو بین وەک ئاوێنە بین ئاوێنە ئەوە جوانە ئاوێنە خۆشە بەیەکەوە تو نیەتەوەیە من هەڵەیەک مێ ڕاستم بکەیتەوە خەیچە وەرە کاکە پێم بڵێ
کە حاجی هەڵەیەکی هاوسەیەکت هەڵەیەکی خزمێکت هەڵەیەکیە هەمووی جوان پێ بڵێ وەڵای من خۆشتم گەرەک فڵان کەس فڵان هاوسەیە فڵان وا وڵای شتێکە بینم لە توە جوان نییە ئەمە حەزەکەم پێت بڵێم ئیتر وەری بگرە وەک دڵێ گەوە کەسێکی دڵێکی گەورە و برا گەورەیەک من لەبەر خوا پێتەڵم هیچ بەبەستێکم تیانێ بخۆ ئەمە گرنگە بۆیە ئەبێ وەفامان شەبێ بەرامبەر بە یەکتری ئەوە گرنگە وەفا یەکێکە لەو خاڵە گەورانە ئەبێ ئینسان ئیماندار و بڕوادار وەفای هەبێ بەرامبەر هەر کەسێک چاکەی کرد بەرامبەرمان ئەبێ چاک بین ئەبێ چاکتری بکەین بەرامبەری ئەمە گرنگە نابێ ئێمە مەستەحەتمان لەگەڵ کەسیا بوو چاکەی بۆ بکەین غەیری ئەو نەبوو نا ئێستا وای لێ هاتووە چاکەکردن و وفاداری ئەبێ تۆ شتێک بکەین ئەمجا شتێکی تر بکا بەرامبەرت خاڵێکی تر لەوانە وفاداری مانای ئەوەی ئامۆژگاری جوان نەسیحەتی جوان بەرامبەرەکەت بکەی تیایدا بەشتە جوانەکان ڕێکەکان ئەوەی کە هەیە بۆ لە خاڵەکی تر هەیە زۆر نایەسین لەسەری بۆیە نەسیحەتکردن الدین و نەسیحە پێغەمبەری خوا ئافەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دین ئامۆژگاریە هەمووی ئامۆژگاریە ئێستا من دانشم قسەکان گشتی تو بۆ گوێ لە منەگری چونکە ئامۆژگاریە تۆش دوای کەی بۆ کەسێکی تر ئامۆژگاری گشتمان کەسمان لە کەسمان خوانەکە ئەوە نییە کە یەکێک باشترە و با خراپترە نە بەڵکو ئەوەیە کە ئەم نەسیحەتانە لە بینی خۆماندا بۆ ئەوەی چەنێ ئەمانە ڕێکەین مەشکلەی کۆمەڵایەتیمان کەمترە بێتەوە ئێستا ئەمانە ئەم مەسائلانەیە لە دڵی یەکتریا بغض و قینە و حەقد و حەسوودی و ئەمانە دروست تۆمانەی لێ نادا دەریکە زانی چەمێنێ هیچی تیا نامێنێ دڵت زۆر سافە بێ ئاوای لێ دێ بەڵام ئەمە نەبێ دایم سعات کێشەمان بۆ دروست ئەکا لە بینی یەکتریدا خاڵێکی ترەوەیە نابێ دۆستایەتی کەسێک بکەی دژی دین بێ دژی خوا بێ ئەمەش ویابی چونکە فأعرض عن من تولى عن ذكرنا خوای پەروەردگار واتە چی ڕوو وەرگرە واتە پشت بکە لەو کەسانەی کە چین دژی دینن دژی خوان خۆشیان بە ئیسلامە نایە خۆشیان بە قورئانە نایە ئەمانە ئەبێ وریایان بێت چونکە ئەو کاتە دوایی زەرەر ئەدەنێت لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كان آباؤهم أقباؤتش أو أبناءهم أو كركتش أو إخوانهم يا براكتش يا عشيرتك أولئك كتب في قلوبهم الإيمان وأيدهم بروح منه هتاك وتآياتك يعني باني ذكرين كسجبه كسي خوشي بدينانه بخوا مش خوشنا بابران بي دين أمي راستي أمي كابرا جمين بدين بداو جمين بخوا بداو بلا قرآن شيء روجو بابا هي ولا بانيو دمقرن وقشمري بالروجو بكاو بنيوج بكاو توقش روجي فرموي لي بكي بيوت مال ودعوتي بكي فرمو ما تشكي يعني تو ما شون عينيته يكا ونازم نابي أبي وريال من أم كسانة خوا خوش يعني نايو برادري أم كسانة شاكرين باشنين زانان فرمويان ايكين دوا سمان ودوا وتمان ألين چند كسي كيا واتا هاوريتي دو كس بكا أم دو كسا هاوريتيان بكا یەکێ لەوانەشتی لێ فێر بووی سوودت لێ وەرگرتووە ئیسفادەت کردووە ئەبێ تۆ باش وایە هاوڕێتی بکەین کەس یان تۆ شتێکی ترت وەرگردووە لێ یعنی سوودی لێ بوو یان شتێکی تر یعنی ئەم پیاوە سوودی هەبووە بۆت لە ئوموری ئاخیرەت بێ لە ئوموری دنیا بێ ئەبێ تۆ ئەم دوانە باش وایە چاک وایە کە برادەر و ڕەفیقی و دۆستایەتیان بکەی خوای گەور ڕەحمان لێ بکە عاقیبەت خێرمان بکە دۆستەکانمان ڕێک و چاک و باش کاتەوە لەگەڵ خۆمان خوایە لێ تەپاڕێینەوە لە قیامەتدا بە دیداری پێغەمبەرەکەت شادمان بکەی مان کەیتە دۆستی ئەو خوای گیان مان کەیتە دۆستی خۆت خوایە یا ڕەبی خوایە لێ تەپاڕێینەوە لە گوناحەکانمان خۆش بی عیبادەتمان لێ قبوڵ کەی خوایە لێ تەپاڕێینەوە بە ڕەحمەت و لوتف و کەرەمی خۆت لەگەڵمانە بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە هەموو لایەکمان بکەی دڵمان ساف کەیتەوە بەرامبەر یەک عیبادەتەکانمان چاک و باش کەیتەوە خوایە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ئەوەی داوای دوعای خێری کردووە ئەوەشی داوای نەکردووە یا ڕەبی خوا ڕەحم بە هەژار و نەدار و لێ قەوما و هەتی و بکەی
یا ڕەبی ئەو کەسانی قەرزارەکانیان بۆ بڕکەیتەوە، ئەوانەی نەخۆشن لەسەر جێگا کەوتون خوایە احتیاجێکیان هەیە بۆیان جێبەجێکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە وڵاتمان بکەی، ئەمن و ئاسایش بەرقەرارکەی لە شەڕ و مصیبەتی کافران و دوژمنان. یا ڕەبی بێوەیمان کەی خۆمان و ماڵ و مناڵ و وڵاتمان. یا ڕەبی خوایە گیان، یا ڕەبی خوایە لە تەپاڕینە وڵاتمان پڕهەرزانی تەبایی یەکریزی. یا ڕەبی دڵسافی بەرامبەر یەکتری خوایە پەری پێ بدەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە قوتابەشیرینەکانمان بکەی، عەزیزەکانمان بکەی. یا ڕەبی سەرکەوتووی دنیا و قیامەتیان بکەی، لە ئیمتیحانەکانە ناجحیان بکەی، ڕەحم بە مامۆستا عەزیزەکانیانش بکەی. ئامین ئامین. والحمد لله رب العالمين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. أجمعين أجمعين أجمعين.